سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوە بەیەکە گەمەوە ئەم جارە باز لە دیاردەیەکی هونەریەکەین. ئەم دیاردە هونەریە کاریگەری بە بەشێک لە خەڵک و بە بەشێک لە ڕۆژنامەنووس و چالاکوان و دەروونناس و کۆمەڵناس بە دیوێکە دیاردەیەکی سلبیە بۆ کۆمەڵگەی کوردی بە دیوێکە دیاردەیەکی ئیجابیە. جا ئەمانەیە بەڕاستی لە دەروون و دیاردەوە ئەنجامێکی ئەم دوو ڕایە وەرگری. بە میوانناری شەوکەدەمین سینەماکار کاک شاخەوان مستەفا بەڕێوەبەری هونەری سینەما لە هەولێر، کاک سەلوان زەیتۆ بەڕێوەبەری کۆمپانیای بابیلۆن، یاخوا بەخێر بێن. هەڵبەتە ئەمێ ئاماژە بۆ بەم ئێمە ماوەی 5 ڕۆژە پەیوەندیەکەین بە جەنابی وەزیر ڕۆشنبیری کە ئەم بابەتە ڕاستەوخۆ پەیوەندی بۆ هەیە. هەر جارە و بە بیانوویەک وەڵام نایرێتەوە، مەسچی بۆکەین وەڵام نایرێتەوە، تەلەفۆن بۆ بەڕێوەبەری ڕۆژنامەوانیەکەیەکەین وەڵام نایەتەوە. من پێم سەیرە وەزیری ڕۆشنبیری بۆ ئێمە ناڵین ئیلا ئەبێ بیتە بەرنامەکەمانەوە، بەڵام پێم سەیرە جەنابی وەزیرە بێ ئیشی چی بێت حالیەن کە 5 ڕۆژ نەتوانێت سەعاتێک با بابەتێکی ئۆندەگرن و هیوادارم لانی کەمۆک نەهاتوویتە ئێرە بینەری بەرنامەکە بە و دوای ئەم بەرنمەیە هەڵوێستێکی جددی حکومیتە بێ. سوپاس دەکەین. دووبارە ئێوەش بەخێر بێن. کاک شەوکەت، خەڵک زۆر بەشێکی خەڵک وەکو لە سەرەتاکە ئاماژەم پێکرد، بەشێکی زۆری خەڵک ئەڵێت هونەرمەندی کورد، ئارتیستەکانی کورد درامایەک و ئیشێکی جوان بەرهەم نایەنن تا ئێمە سەیری درامای تورکی و فارسی و نازانم کۆری و هەندی نەکەین. تا چەند لەگەڵ ئەمایت؟ بە بڕوای من ئەو قسەیە زۆر تا حدێکی زۆر ڕاست نییە، لەبەر ئەوەی زەمینەیەکی گونجاو بۆ دروستکردنی دراما و حتا بۆ هەموو بوارەکانی تری هونەری وەکو شان و فیلم و ئەوانە زەمینەکە ئامادە نەکراوە. یعنی بۆ نمونە خودی تەلەڤیزیۆنەکان کە دەبێ با بڵێن پێشاندەر و بەرهەمهێنەری ئەگەر نەڵێم حتا فیلمی سینەمایی، چونکە لە دنیا یارمەتی فیلمی سینەماییش دەدەن، با بڵێن دراما ئەسەن بەشێکی گرنگی دەکەوێتە ئەستۆی خودی تەلەڤیزیۆنەکان کە تا چەند ئامادەنە کە درامای تەلەڤیزیۆنی بەرهەم بێنن. ئەوە بە بڕوای من مشکلە لەوەش گەورەترە. یعنی مشکلە لە کوردستان ئەوەیە کە ئێمە سیاسەتێکی کللتوری هونەری وازەحمان نەبووە. یعنی ئەو هەموو تەلەڤیزیۆنە کە لە کوردستان هەیە ئەگەر مقارنە بکەین لەگەر هەر وڵاتێک، من دەزانم ئەو مقارنە جاری وایە بینە دەڵێ ئێمە قیاس مەکەن لەگەڵ وڵاتانی تر، بەڵام تو بۆی وەزعی خۆت بزانی دەبێت بزانی لە وڵاتانی دنیا چوونە. لە هەموو وڵاتەکانی دنیا حتا وڵاتانی عەرەبی جیرانەکانمان ئەوروپا ئەمریکا لەوانە کە تەلەڤیزیۆن دروست دەکرێت هێندێک شەرت و مەرج هەیە بۆ ئەو تەلەڤیزیۆنانە لە ڕووی بە تایبەت لە ڕووی کللتوریەوە. یعنی شەرتی یان با بڵێن مەرجێک کە حکوومەت یان وەزارەتی ڕۆشنبیری لەسەر ئەو تەلەڤیزیۆنانە دادەنێ حد ئەقەلی ئەوەیە کە 150 زیاتر بەرهەمی هونەری خۆماڵی نیشان بدەن، دروست بکەن، نە ئەوەی کە نیشان بدەن ئەوان بڵێن کوان نییە کە ئێمە نیشان بدەین. باشە ئەو پرسیاری تۆ کاک شاخەوانی ئەو مەرجەتان هەیە کاتێککە لە تەلەڤیزیۆنێک دروست دەکرێت، کاتێک کە مۆڵەت بە تەلەڤیزیۆنێکەیەن؟ ڕاستەخۆ ئەو پرسیارە وەکو خودی خۆم پەیوەندی بە منەوە نییە. تەبان وەکو بەڕێوەتی سینەمای هەولێر لێرە نەما زیاتر لە مەجاڵی سینەما و دراما و دۆبلاژ دەبێ قسە بکەم. بەڵام ئەگەر لەسەر مۆڵەت وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەکید کاتێک کە تۆ کەسێک داوای یان هەر لایەنێک داوای مۆڵەتێک دەکات بۆ کردنەوەی تەلەڤیزیۆنێک، کۆمەڵێک مەرج و ڕێنمایی هەیە دەبێت جێبەجێ بکات. و ئەوانەی کە ئێستا ئەو تەلەڤیزیۆنانەی کە مۆڵەتیان هەیە و پەخشی خۆیان دەکەن چ لەوکاڵی چ لە ئاسمانی، ئەکید بەپێی ئەو فیلتە و ڕێنمایانەدا چوونە جێبەجیان ئەنجا مۆڵەتەکەیان وەرگرتووە. بەڵام لێرە پرسیار ئەوەیە هەمویان جێبەجێ ئەو ڕێنمایە ناکەن. ئەگەر جێبەجێ ناکە ئێوەش ئەتیادیار وەکو ڕۆتینات وەریەگرن؟ نەخێر، ئەگەر تەماشا بکەی وەزارەتی ڕۆشنبیری لە هەفتەی ڕابردوو چەند کەناڵێکی هەم لۆکالی وابزانم کەناڵ دیکەش هەیە. قسەکە ئەوەیە ئەو کەناڵانە بەهۆی مۆڵەتەوە بۆ پارە و مشکلی مادیان هەبووە لەگەڵ وەزارەتان، نەک مشکلی فلتەرین و
نوعێتی بەرنامەکان بارحاڵ من ئیزافە بۆ قسەی جەنابێت هەندێکیان مشکلەی نوێکنەوەی مۆڵەتیان هەیە بەڵام هەندێکیان بەهۆی بڵاوکردنەوەی هەندێک دیمەن یان هەندێک شێک لەو تەلەڤیزۆنانە ڕەبتی بوون نەبووە لەگەڵ نهجی وەزارەتی ڕۆشنبیری لەسەر چی بووە کە پەخشتان وەستاوە؟ باوەڕکەم یعنی وەکو حکوومەت داوای کرد کە لەو قەیرانەیەنەوە ئەو تەلەڤیزیۆنانە بێ پرۆپارەیەک بدەن بۆ حکوومەت ئەو پرۆپارەی پەخشیان. پێم وایە ینی لەم کاتەدا کە ئێوە دەزانن ئەم تەلەڤیزیۆنانە چەند مۆزەفی هەیە و چەند خەیزانێک لەوێن دەرێ مەعاشی وەردەگرن، داهاتووی کەناڵەکان زۆر خراپە. ئەوە 4 ساڵە ئێمە بەڕێوە دەبین بەسەمانەوەی ئەمانە بمینێن ئەم کەناڵانە. ئیدی وەختی بلێتن ئەما ئەو پرۆپارەمان دەوێ لەم کاتەیەدا لەو قایرانەدا پێم وا بوو ینی داخستنی باشتر بوو لە ئەوەی بمینێتن. باش ینی لەسەر ناوەڕۆک نەبەوەی ئێوە نەخێر. باشە کاک سەلوان با باسی ئەوە بکەین جەنابتان وەکو کۆمپانیای بابیلۆن هەم کاری دۆبلاژتان کردووە هەم کاری بەرهەمهێنانی درامای خۆماڵیتان کردووە بەڵام ئەگەر بیخینە ینی تای تەرازوویەک ئەمە ئەتوانم بڵێم چەند درامایەکی خۆماڵیتان بەرهەمێنەوە بەڵام لە بەرامبەر کاری دۆبلاژتان زیاتر کردووە. هۆکارەکە ئەوەیە بازاری درامای خۆماڵی کزە یان ئێمە هونەرمەندی کورد نازانێت بەرهەمی خۆماڵی ئینتاج کات و بینەرێکی باش کۆبکاتەوە یان تێچوی پارەکەی زۆرە هۆکارەکە چیەکەوایە؟ ئەگەر ئەمە بینە بەرهەمی تورکی بە زیاتر ئەوەی بڵاو دەبتەوە لە میدل ئیست بەرهەمی تورکی ئەگەر بین و سەیری بکەین بودجەی هەر درامەیەک ئۆکەی دەگاتە ملیۆنان دۆلار بە ملیۆنان دۆلار سەرف دەکرێت لە سەروان. بەس چییە ئەو شوێنەی ئەوی ئەو پرەبارەی حازر کردێ لە بۆ ئەو کۆمپانیانە کە ئەو بەرهەمە بیهێنن و بۆچی ئەو پرەپارە دەدەنە ئەو کۆمپانیانە. ئێستا لە بۆ نمونەی زیاتر لە پرۆسنتی 150 داچوونی ئەو درامایانە وزارەتی گەشت و گوزاری تورکیا دەدات. وێ تەسیری ئەو درامایانە هەیە لە واردی سیاحی تورکیای. تشجیع دەکاتن ئەو درامانە دروست بن. زۆعفیمە هەیتمان زۆعفی هونەریمان هەیە. ئەمە وەکو کۆمپانیا ئەمە ئامادەین بەرهەمەک دەربینین ئەگەر بزانم ملیۆنێک دۆلاری لێ خرج بکرێتن بەس بزانم ئەمن 9 ملیۆن داهاتووی هەبیتن ئۆکەی هیچ غەڵەت نییە بە ئەو بەرهەمە بهێنی. بەس مشکلەیمە وەکو هونەری نەدەرهێنەری تەلڤیزیۆنیمان هەیە نە سیناریستی تەلڤیزیۆنیمان هەیە ئەوی هەیتمان شانۆیینە ئەوی هەیتمان سینەمایینە یعنی فکریان سینەمای یان فکریان شانۆیە ئەو دوو فکرانە لەگەر تەلڤیزیۆنی ناگونجێ یعنی ئیشەکەی دەرهێنەری ئەبینی شەوکەت سەپۆرتی قسەکەیەکی لە کوردستان وا دروستە ئیمێجی ینی تەسویر وێنەیە کە لە مەسلەی درامای تەلەڤیزیۆنی هەیە ئەوەیە بەڵام لەبەر چیشە لەبەر ئەوەیە کە ئێمە تەنها درامای تورکی دەناسین ئەگەر نا ئێستا ئەگەر مەسەلەن ئێستا باسی ئەوروپا بکەین یان باسی ئەمریکا مەسەن باسی نێتفلیکس بکەن کە ئێستا گەورەترین بەرهەمهێنەری درامای تەلەڤیزیۆنیە ئەوان ئەسەن لە سینەماکاران استفادە دەکەن ینی ئەو کەسێک کە بتوانێت فیلمێکی سینەمایی بەرهەم بێنێ فیلمێکی سینەمایی باش بە تاکید بووی کاری تەلەڤیزیۆنیان درامای تەلەڤیزیۆنی زۆر ئاسانترە ئەوە ئیمێجێکی غەڵەتە کە ئێمە تەسەور بکەن کەسێک بەس دەتوانێت بۆ تەلەڤیزیۆن بۆ مێدیۆمی تەلەڤیزیۆنیش بکە بەڵام لە کوردستان وا ئیمێجەکە واکەوتووە منیشم بەوە نییە مشکلەکە دیسان دەڵێم لەوە گەورەترە کە تەلەڤیزیۆنێک بێت درامایەک بەرهەم بێنێ یعنی ئەوە بە بڕوای من دەبێت ئەسلەن وەزارەت ڕۆشنبیری حکوومەت ئەو سیاسەتە جارێ پەیڕاو بکە کە من دەمەوێت کللتور بپارێزم کاکە ئێمە لێرە ناکرێت باسی کللتورکەن باسی کایەکانی هونەر بکەین وەکەوەی کە ئاوێک دەفرۆشین دەکرین و دەفرۆشین ناکرێت باسیەوە بکەین وەکەوەی دەمانەوێت مەتعەمێک ڕستورانتێک دروستکەین مەسەلەی کللتور حساسە لە هەموو دنیاش وایە ینی من یەک نمونە کاک سەلوان باسی درامای تورکی کرد درامای تورکی بۆ پێشکەوت ئایا بەس کۆمپانیەکان و ئەوانە پێشیان خست تەلەڤیزیۆنەکان نەخیر حکوومەتی تورکیا بە تایبەت ئەو حکوومەتێک کە ئیسلامیایی ڕێفاه و ئیسلامی ئەوانە حەزیان کرد ئەوەی خۆیان ئیدئۆلۆژی خۆیان بدەنە دنیا بڵاوی بکەنەوە
ینی هاتن ئیشیان لەسەرەوە کرد پارەی زۆر گەورەشیان لە پشت ئەو مۆزوعدانا وەکو حکوومەت وەکو فکرەی کە دەڵێم سیاسەتی کللتوری بۆی کە ئەو کارە بکەن ئەو جار کۆمپانیاکان و توریزم و تەلەڤیزیۆن ئەمانیان بەکارەوەی کە ئەو درامانە وەکو متابعی شتی تریش بڵێم ینی بزانە ئەوان طبعاً دێن سریالی خۆیان کۆری یان تورکیا یان هەر وڵاتێکی تر حەز دەکات بە بەلاشیش ئێمە بڵاوی بکەینەوە لەبەر ئەوەی ئەوە بەناوەک تەزدیری کللتوری خواستە بەڵام ئێمە ناکرێت وەکو بازار سەیری بکەین بڵین بەرهەمیوان ئەرزانترە ئێمە بوو کە لەوێ سریال دەکڕین بە $1000 ئێمە چۆن بە $100,000 بکڕین ئەوە ئەسەن لە کللتوردا غەڵەتە ئێوە سەیری وڵاتەکان بکەن ئەوان لەناو خۆیان باشە کاک شاخەوانی وەکو حکومەت با بڵێن وەکو جەنابەت بەڕێوەبەری سینەمای ئەو خەمەتان هەیە طبعاً ئەگەر بگەڕم بۆ ڕابردوو لە دامەزراندنی سینەما بە شێوەیەکی فەرمی کە لە کوردستان دامەزرایە خودی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک نەچیروان بارزانی سینەمای بە گرنگ زانی بەخۆی دەست پێشخەری کرد بۆی سینەما دامەزران 1990 طبعاً ئەوە خەمەکی گەورەیە و ئەگەر دیسان هەر لە چوارچەوەی خێتابێکە بە گرنگیزانیان نەخێر ئەگەر تەماشای ئەرشیف و ڕابردوو بکەیت چەندین درامای بەرهەم هێناوە چەندین فیلمی سینەمایی بەرهەم هێناوە هەمووی لەسەر بودجێ حکوومەت 100% بووە ئەو مەجاڵیستان خۆی نەیبینیوە یعنی بۆ نمونە من قسەکەم ئەوەیە مەسەلەن بە نمونە باباسکەین بە نمونە پارێک بۆ کاک شەوکەت سەرفەکرێت کە فیلمێکی سینەمایی پێ بکات چوزانم لەسەر هەڵەبجە چوزانم لەسەر چی بەڵام خەمەکە لەوایە لە دوای هەموو وڵاتان و لە دوای هەموو فیستیڤالێک اینجا کوردستان خۆی فیلمەکە بین ینی بۆ وایە طبعاً ئەوە ئێوە پارەکەیان و بەڵامی تر جڵەوی کارەکانیانە دەست بەرهەمێنەرەکە یا دەست مخریجەکە ئەوە جێی پرسیارە دەبێت سینەما 100% لە دەست حکوومەت نەبیت بۆەوەی ئەو مەجاالێت چارەسەر بکرێت چۆن دەبێت کردی تایبەت لەگەڵ حکوومەت هاوکار بن بۆ ئەو مەجاالەیە بۆی بتوانانی ئەو فیلم باش ئێوەکو بەڕێوەبەراتێکی خۆتان چەند دراماتان لەو ساڵا لە 2009 کە 6 ساڵەکە تا ئێستا چەند دراماتان بەرهەمێناوە و لە کوێش داوەزیوە وەکو دراما بەڕێوەبەراتی دراما هەبوو نێو دیوانی وەزارەت ئەوان زیاتر معلوماتیان هەیە بەڵام وەکو فیلمی سینەمایی لە ساڵی 2009 تاوەکو ئەمڕۆکە نزیکەی 19 بۆ 20 فیلمی سینەمایی بەرهەم هاتوون و لە مەجای کورتەفیلم و دوکمنتاری نزیکەی 150 کورتەفیلم و دوکمنتاری بەرهەم هاتوون کەوانە لایەن حکوومەتەوە سەپۆرت کراوە 100%. بەڵام پرسیارەکە دیسان دێم وەسا و نقطەی جەنابش کە دەڵێ بۆ کە فیلمەکە حکوومەت بەرهەمە بودجێ بۆ دابین دەکات و لێرە نابینرێت ئەوانە لە سینەما ئەمە زۆر نوێینە بە سەریعی هاتوونێت ناو ئیشەکە دەکرێت سەرەتا بەو شێوە بڕوا بەڵام دەبوایە نوێگاری تێدا بکرێت کە ئەوە پرسیارەکە بۆ هەموو کاک شاخەوان مەسەلەن مشکلەکە بە دەبوایە بۆ ناکرێت مەسەلەن تۆڵی 150 کورتەفیلم و دوکمنتاری چەند پێما بێ لە بەڕێوەبەراتەکەی جەنابتە نەک سلەیمانیش بەس هەولێر بەس هەولێر و لەگەڵ 19 فیلمی درێژە فیلمی درێژ کاک شەوکەت با تۆزێک ڕاشقاوانە لەو 19 فیلم و 150 کورتەفیلمە توی چیانە بینیوە من بەشێکم بینیوە ئەسەن دەزانی چیە خۆ باشە لە ئاست پارە سەرفکردنان یعنی ئێمە خەمەکە بۆیە من لێرەوە دەست پێەکەم لەبەرەوەی کە بەشێکی زۆری بەرهەمهێنان یعنی بربڕی پشتی ئەم کارە پرۆدەکتکردنە ینی بەرهەمهێنانە پارەکەیەتی سەپۆرتی پارەکەیەتی و تا پارەکەش سەرفەکرێ بەڵام نازان من وەکو خۆم متابعیشم بەڕاستی بەڵام کاک شاخەوان قسەیەکی کرد گوتی ئەو قسە دروستە ئەوەی کە نابێ بەرهەمهێنان لە حکوومەت بێ بەرهەمهێنان طبعاً لە کەرتی تایبەتە حکوومەت ساپۆرتی بەرهەمهێنان دەکە وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئێمە لە مێژە باسی ئەو مۆزوع دەکەین کە لێرە دەبێت فیلم فاند هەبێ یان حتا دراما فاند هەبێ ینی چی ینی ئەو منحەی کە یارمەتی دروستکردنی فیلم دەکەن نابێ فیلم بەرهەمی ئەو شوێنە بێ کە لەو فیلمانە مەسەن بۆ نمونە ئەوانە سەرکەوتون کە کۆپرۆداکشن بوون من فیلمەکانم کۆپرۆداکشن بوون ینی بەرهەمی هاوبەش بوون مەسەن فیلمێکم لەگەڵ ژاپۆن هاوبەش بووە فیلمێکم لەگەڵ ئەڵمانیا و سوئیسرا هاوبەش بووە ئەو فیلمانە عادەتەن سەرکەوتون بەڵام ئەو فیلمێکە خودی حکوومەت بیاوێ هەموو فیلمەکە وەکو ئینتاجی خۆی سیر بکە ئەو فیلمە عادەتەن سەرکەوتو نەبوونا کاک شاخەوانیش باش ئێمە زیاتر باسەکەمان لەسەر مۆزوعی درامایە یعنی ئێستا بەپێی بەشێک لە خەڵکی ڕۆشنبیری ئەم وڵاتە لە بەردەمی دەردی جەنابی شێوتی لە بەردەمی خەتەرێکی گەورەیە ئەو خەتەرە وای کردووە کە سیرەکەی مناڵەکانی ئەم وڵاتە ئەوەندەی پردەکەی ئەستەمبوڵە ناسن قەڵای هەولێر ناناسن ئەوەندەی چوزانم کللتوری شەڕشمشێری کۆریا و شەڕە ئاگری هەندستانە زانن ئاگیان لە کللتوری کوردی نەماوە خەمە گەورەکە لێرەیە کاک سەلوان ئێوەکو کۆمپانیا
قسەی ئێوە چییە کاتێک بۆ نمونە درامایەک دۆبلاجەکەن مەسەلەن بۆ نمونە ئەو دراما دۆبلاجکراوانی کە ئێوە هەناردەی کوردستانیەکەن هیچ فلتەرێکی حکومی هەیە کە بڕێتان پێ با دۆبلاجیکەن یا دۆبلاجی نەکەن وەکو دۆبلاجکردن بابیلۆن ئەوەندە ئەزمموی نییە کەناڵەکان باوەڕکەم کەناڵی زیاتر هەیە ئەوانێ ئەم درامایانە بەکاردێنن دۆبلاژ دەکەن پرسیارێک هەیە دەبی ئەوەی بپرسن زۆر باش ئەم پرەپارەیە ئەو هەندە ساڵی سەرفکرا لەسەر سینەما و لەسەر بڕۆین لەسەر سینەما لە باسییان کرد لەسەر سینەما باش چەند فیلم لێرە دەرچوو چوو بۆ فستیڤالی دنیاە بە ناوی کوردستان کۆپرۆدکشن کرایە ئەمن دەزانم پارە لێرە وەرگیرایە ئۆکەی کۆپرۆدکشنەکە لە وڵاتێکی دی لندن بیتن نەرویج بیتن ئەڵمانیا بیتن ئەو پرۆدکشنە چووە بە ناوی ئەو وڵاتە لۆ فستیڤالەکان لەبەر هەندێ ناوی مە دیار نییە وەکو کوردستان یعنی حکومەتی ژاگای لەم شتە نییە ئەم مەرجانە ئەبێ هەبیتن لە ناو ئەو عقدەی بنووسرێتن پێم بڵێ چەند پارە سەرفکرا لە بۆ چەند پرۆژە لە بۆ دەرهێنەر نەک وەکو پرۆدیوسەر یان کۆمپانیا وەکو دەرهێنەر یان وەکو نووسەر ئەو دەبتە پرۆدیوسەر ئەمانە غەڵەتی گەورەنە دەرهێنەر نابتە پرۆدیوسەر و نووسەر نابتە پرۆدیوسەر ئەم پرۆژانە هەمووی بە ناوی دەرهێنەر و بە ناوی نووسەر چوویتە ناو وزارەت ئەلێرە ئەمە هێشتا کابینەی پێشتر بوو کاکاوە بوو وەزیری ڕۆشنبیری چوومە لای کاکاوی دانیشتم گوتم کاکاوە مشکلەی گەورەمان هەیە ئێمە وەکو کۆمپانیای بابیلۆن خێرە گوتم نازانم چ بکەم لەبەر ئەوەیە ڕۆژانە ئەمن دەرهێنەر دێتە کۆمپانیای دەگۆرانی بێژە دێتە کۆمپانیای نووسەر دێتن ئەوانە هەمویان پرۆژیان هەیە ئەوانە هەمویان دەپرسن هاری کاریمان بکەن ئایا ئێوە هەیتان بجەتان هەیە لە بۆ ئەم کارانە گوتی بەڵێ هەیە گوتم باش ئەمن وەکو کۆمپانیای پابیلۆن پێت دەڵێم پرسیارە وڵامەکەی تشتێکی دیکە بوو گوتی کاک سەڵمەن لێرەوە بڕۆی دەرێ هەمووی گەندەڵیە لە ئۆفیسی وەزیری بڕۆ دەرێ وزارەت هەمووی گەندە ئەوە قسەیوی گوتم کاک باش ئەم پرۆژانە ئەوانی دێن لە بۆمە ئێمە وەکو کۆمپانیای بابیلۆن ئەتوانین ئەوانەی چۆن بلێ تەسفیە بکەین پێتان بڵێن ئەو پرۆژەیە ئەمە ببینە وەکو مستەشارێک لە بۆ وزارەتی ڕۆشنبیری ئەم پرۆژەیە باشە ئەم پارەیەی کەمیکەنەوە ئەبێ بکرێتن ئۆکێ علاقەتمان ئێمە بە پارە نەبی ئەمە ببینە وەکو ڕقیبێک لەگەر وزارەتی ڕۆشنبیری بەس دەمانەوەی ئەم پرۆژانە بکرێن لەبەر ئەوەیە وڵات بێگۆرانی نابیتن ڕاست بێ دراما نابیتن بێ فیلم نابیتن بێ شانۆ نابیتن باشە ئەمە بەس لە لێک لای باوەڕکەم نەجاحەتمان هەنا ئاستی گۆرانی کوردی ئەگەر حسابیکەن لە ئەو 15 ساڵی داچوو دەبینی ئاستێکی گەیشتە ئاستێکی مەرحەلێکی زۆر باش ئێستا فەرقی ما گۆرانی کوردی لەگەر گۆرانی بە مقارنەی بکەینی بەغدایە پێش 15 ساڵ بەغدا ئەوها بوو کورد لێرە بوو ئێستا ئیگزاکتلی فەرقە بەس بێ درامای هیچمان نەکردیە بێ شانۆی هیچمان نەکردیە سینەما هەیتمان بەس بە ناوی منیە ئەوەی قسەکانی دروستە بەنسبەت یەک مەسەلە کاکسەلوان کە ئەویش نەبوونی سیستەم و یاسایەکە لە ساڵانی ڕابردوودا بۆی کە ڕێگا لەو گەندەلیە بگرێ بزانێ فیلم و فیلمسازی دروستکەیە بزانێت دەرهێنەر و پرۆدیوسەر چییە ئەوە لەبەر نەبوونی سیستەمە بەڵام ئەو قسەی کۆپرۆداکشن من نازان باسی چه فیلمێک دەکا بەڵام لەوانەیە خەلکانێکی بیانی ئەوەی مەبەستم بیانی ناوانە ئەوانە نەکی کوردستان ئەوانە کوردن لە دەرێنە دەرهێنەرە هاچێ لێرە پرۆژەکەی تەقدیم کردی وەری گرتیا
پارەکەی لێرە وەرگرتێ بیانی مەسەن دەبینی کەس باشە کاک شاخەوان ئێوە وەزارەت هەڵبەتە ئاگادارین کە نازانم چەند خەبیرتان هەیە چەند ڕاوێژکارتان هەیە هەڵبەتە لەناو ئەم خەبیر و ڕاوێژکار وشتانە کەسی چوزانم کۆمەڵناس و کەسی توێژەر و ئۆشی تایە ئەو فیدباکانی کە بۆتانێتەوە ئێستا ئێمە تەلەڤیزۆنێکین ینی پۆستێکێکین لە سوۆشال میدیاکانی خۆمانەوەڵین بەرنمەیەکەین لەسەر فلان شت خەڵکێکی زۆر کۆمنتە نووسێ کە تەسیری سلبی ئەم درامایانە لەسەر فکری تاچی کورد دروست بووە مەسەلەن چوزانم مناڵ هەیە هیوایەتی شمشێر ئێستا لە تەسیری درامای کۆریەوە چوزانم مناڵ هەیە یاری بە ئاگرەکە لە بەهۆکاری درامای هەندیەوە چوزانم مناڵ هەیە ستایلی قژ و چی گۆڕیوە بە ستایلی تورکی یعنی ئەو فیدباکانی کە بێوەیەتەوە هەڵبەتە بە دیوەسلبێکەیە هیچ ئیشی لەسەرەکەن کە ئەم کاریگەری خراپانە لەسەر تاچی کورد جێماوە طبعا هەر کەناڵێکە ئەو درامانە دادەبەزێنن پێش هەموو شت فیلتەر دەبی هەبیت و لە هەمووی گرنگتر دەبێت خۆی فیلتەر بیت تۆ کەناڵێکی کوردی لە کوردستان دەژی یەک لە شارەکانی کوردستانی ئەو کەناڵە دامەزراندووە دەبێت تۆ هەندێک بەرپرسیارەتی هەیە وەکو تاک لەسەر خۆت جێبەجێ بکەیت یەک لەوانش کە ئەمنی قەومیە ئەمن کە درامایە گۆردەگرم دەبێ بزەم ئەو درامایە باسی چ دەکات لەسەر چ ڕوانگەیەکەوە چ مەسزێکی پێ و بۆچی مسجە دەنێریت لێرە بەداخەوە بەشێک لە کەناڵەکان ئەوە ڕەچاو ناکەن بگرات تەماشا دەکەن چها فیلم کە ببینن چینێکی تایبەتی کۆمەلگا پێی خۆشە بە تایبەت کە چینی لاوانە بۆ ئەو مەجاالە ئیش دەکات باشە بەڵام خۆتاکان لێرە ئەو پرسیارە هەیە بەشێک لە تەلەڤیزۆنەکان کە بەڕێزە و بە خۆیان دێن لە دەرگای وەزارەت دەندرن کاکەمە ئەو درامایەمان هەیە دەمانوێت دای بەزێنین ئایا ئێوە ڕاتان چییە دای بەزێنین یاننا ئەوە لە ڕێگەی وەزارەتەوە زۆربەی کەناڵەکان دراماکان هاتو دائیرەی من ئەمە لە لیژنەیەک تەقیمی ئەو درامایەمان کردووە بزانە باسی چی دەکات بەڵام مشکلەکە لەوایە کاک شاخەوان ڕەزامەندی نەداوە یاسا بە کوڕی چاک و کوڕی باش و تەلەڤیزۆنی باش و تەلەڤیزۆنی خراپ ناڕوات جەنابتان مەسەلەن ئێمە ئاگادارین دراما هەیە 30 میلیۆن دیناری بۆ سەرف کراوە سێ حەڵقێتە ئێستا مۆنتاژ نەکراوە لێ پرسیینەوەتان لەگەڵا نەکردووە مەسەلەن دراما هەیە من بۆ خۆم بۆ لای خۆم هاتووە 20 حەڵقەی ئینتاجی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری بووە 50-60 میلیۆنی بۆ سەرف کرا و 15-16 حەڵقە کرا و عەقدی جەنابتان لەگەڵ پرۆدیوسەر و باڵین دەرهێنەری ئەو درامایە تەنها ئەوە بۆ لە هەچ کەناڵێدا بەزێت پارەکە و پێ حەڵال بێت و نازام چی ینی ئەم میکانیزمی هونەرکردنە ئەم میکانیزمی بەڕێوەبردنی کاری هونەریە بە تەندروست دەزانی لە وڵاتە کاک دەروون لەوە نازانم چەند معلوماتت هەیە ئەوانەی کە باسی دەکەی کە درامایە و پارەی بۆ سرف کراوە و تا ئێستا ناوتە سەر شاشە ئەوانە زۆربیان قەزەکانیان لە دادگایە دادگای بەس چیان طبعا تو کە دادگا ئەمە ناتوانن نزیگەی دادگا قرار دەم دادگایە جەلسەیەک دوو سێ تلڤیزیۆن نەتیجەیەکی دەبێت هەموو ئەوانەی تۆ باسی دەکەی ئێستا لە دادگانە بۆ تاکیدکردنەوە بەڕێوەبەرایەتی یاسایی هەیە لە نێودیوانی وەزارەت دەتوان تاکیدکەنەوە بزان هەرمیان ئەو دۆسییانە لە دادگانیاننا باشە بەڵام لە کۆتاییە دادگایکردنی ئەم کەسانە چی لە مەسەلا ئەگۆڕێت خۆ لە ئاخیرایتر ئاقاری هونەری کوردی بەم شێوەیە کە ئەیبینین نێسا درامای بیانی مۆنۆپۆلی فکر و ساحە و ئایدۆلۆژیا و کارکتەری کوردی کردووە تر خۆ لە ئاخیرا ئەگەر دادگای چەند کەسێکیش بکرێ چی لە مەسەلا ئەگۆڕێ ئەگەر دەرز لەو غەڵەتانەتان وەردەگرن کە هەڵبەتە نابینێ هەڵبەتە با بینەر یەک پاکێج بین دروستمان کردو بە شێوەیەکی گشتی هیوادارم جەنابی وەزیریش ئەگەر وەختی هەبێت سەریکی ئەو سەریکی بەرنامەکە بکات و سەریکی ئەو پاکێجەشکا دروستمان کردووە کە لەناو پاکێجەکە هەندێک درامای تایە هەندێک دۆبلاژکردنی تایە کە بەڕاستی ئینسان شەرمەکات کە سەیرێکات لە کوردستانە و ساڵی 2010 ئەم پێشکەوتنە هونەریە گەورەیە هەیە ئاستی دۆبلاژ و میدیا و تەلەڤیزۆن و درامای کوردی لەو ئاستایە فەرموو. ئەم بابەتە بە جۆرێک چارەسەر بکەین. باشە بەڵام چۆن چارەسەری بکەین؟ زنجیرە و فیلمە دۆبلاژکراوەکان کە زۆرتر لە زمانی تورکی و هیندی وەردەگێڕدرێت لە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا لە کوردستان پێیگرتووە و لە ڕێگەی کەناڵە تەلەڤیزیۆنی لۆکاڵی و ئاسمانەکانەوە بە خێرایی بەناو ماڵەکاندا بڵاو بۆتەوە. بەشێکی گرفتەکە بۆ نەبوونی بەرهەمی خۆماڵی و بێبازاری بەرهەمی کوردی و لاوازی لایەنی هونەری دەگەڕێتەوە. بینەری کورد لەگەڵ پێشکەوتنەکاندا چاوەڕێی کاری باش و چیرۆکی کاریگەر دەکات کە هەڵگری گرفتەکانی ئەمڕۆیی و سەردەمی بێت تا بتوانێت چێژ لە بەرهەمەکە وەربگرێت.
لای هەمووان ئاشکرایە پەخشکردنی ئەو دراما و فلیمە بیانیانە کاریگەری ئەرێنی و نەرێنی لەسەر تاک و کۆی کۆمەلگا دەبێت بەڵام ئەوەی لێرەدا جێگەی پرسیارە کامیان کاریگەریان زیاترە وهی جانە موزەردە چەند قشتوەکەی ماشەڵڵا ئەو کوڕەکچەی چەند قۆزە بەش قارمانە قارماڵی ڕابووە بە شەرەفم هەو دنیای فیلانەوە جێتر بەس ناکەی کاکە بە مەزوویتی شکەندەبی لێرە دەست بەکار لە چەند ساڵی ڕابردوودا هونەری دۆبلاژی بازاڕی و دوور لە ئەتەکێتی زمانەوانی و ڕەچاو نەگرنی لایانی ئاکاری کۆمەڵایەتی بۆتە دیاردەیەکی زەقی کۆمەلگاکەمان ئەمە ژوا دەکات کاریگەری کولتوری و زمانەوانی نەرێنی لەسەر منداڵان بە تایبەتی و نەوەکانی داهاتوو جێبی هەڵێت ناوەڕۆک و پەیامی فیلمە دۆبلاژکراوەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەزری بینەر دەبێت و کاردانەوەی لە ناو کۆمەلگادا درەنگیان زوو دەردەکەوێت لە ڕێگەی ئەو زنجیرە فیلمە دۆبلاژکراوە بیانیانەوە کە ڕۆژانە پەخش دەکرێن و ڕۆژ بە ڕۆژ هێرشی زمانی بازاڕیانە و هەندێک جار دوور لە بنەما سەرێکەکانی ڕێزمانی بەرفراوانتر دەبێت بسمیللا دەستمۆشێنە هادووەیان نیش يعني بكرتكي مقصدي بشكل بعشق او رجل له عشق كم شهر ورسمي رسول والله دەست پێ مەکە بەسە بۆ ئێمەی کورد کە بەشێکی گەورەی بوونینەتەوەیمان بە زمانەکانمانەوە بەندە و لەم ڕێگایەوە خۆمان پاراستووە پێویستە لایانی کەم ئێمە لە ڕێگەی ئەم زنجیر و فیلمە دۆبلاژکراوانەوە خزمەتی زمانی خۆمان بکەین و ئاستی کولتوری گەشە پێ بدەین نەک بە پێچەوانەوە سیارەکەم کڕیا هەندی پێ سیارانە وەرە پیاسەی پێ نا أسكتي خۆت لای تۆڕە مەکەت سیارە گەورە کاک شەوکەت سەیریە و پاکێجەمان کرد بەدەر لە کوالەتی دۆبلاجەکە بەڵام سیرەکەی لە ناو پاکێجێکی 4 دقەی تەلەڤیزیۆنێکە تەنها وابزانم نمونەی 1-2 درامای کوردیتیا ئەمە تا چەند خەتەرە ئەوە وەکو گوتم ینی ئێمە تا ئێستا یاسایەک قانونێکی وازح نەبوو کاری سینەما نەبوو کاری دراما نەبوو کاری تەلەڤیزیۆن کە چۆن کار بکەن نییە لە سەرەتای قسەکانم گوتم کە لە زۆر وڵات هەیە ئەسلەن مەسەلەن بۆ نمونە ئەتوو تۆ بە تەسەوری خۆ دەڵێ نییە هەر نییە چی ئەو یاسا بۆ ئەو شتا نەخێر ئێمە هەفتەی ڕابردوو کاکشاخەوانیش لەوێ بوو 40-50 کەسە لەگەڵ وەزیری ڕۆشنبیری لەگەڵ 3-4 ئەندام پارلەمان لە سلێمانی دانیشتن 2 ڕۆژ بەس باسی ئەومان کردووە کە چی بکەین بۆ ئەو مۆزوعە پێشتریش ئەلبەتە ئێمە کارمان بۆ ئەو یاسا کردووە گەیشتۆتە پارلەمان بەڵام ئەو جارەی دیار بوو 3-4 پارلەمانتاریش هات بوون ینی جددیتر بوو کە ئەو مەسەلە چۆن تاح بکرێت ینی خودی وەزیر ڕۆشنبیری خودی وەزارەت خودی با بڵین پارلەمان دەڵێ یاسایەک بۆ ئەو کارە نییە لە نەبوونی ئەو یاسایەکە ئەو شتێکە سەلوان دەڵێ ئێمەش ناڕازین ئێمە ناڕازین کە بۆ وەکو سینەماکاران جددی بۆ لە وڵاتی ئەوەندە گەندەڵی هەبووە لە هەموو بوارەکان لە سینەماش هەرچەندە من لەو بڕوایدام ئەسلەن ئەو بودجەی کە بۆ سینەما بەگشتی تەرخانکراوە شتێکی زۆر کەم بووە ینی ئێوە بەگشتی ئەگەر لە چاو پرۆژەکانی 15 ساڵی ڕابردووی حسابی بکەم بەقەت دامەزراندنی یەک تەلەڤیزیۆن نەبوو ئەوەی کە بۆ سینەما دانراوە کە لە کاتێکدا تۆ لە وڵاتی 100 تەلەڤیزیۆنت هەیە کە من بەداخەوە دەڵێم زۆربەیان وەکو دوکانن وەکو دوکانی شتکڕین و شت فرۆشتنن وەکو ئەوە نییە لەبەرچی لەبەرەوەی یاسایەک نییە ئەو شتە بچەسبێنی تکای بەس قسەکانم با تەواو بکەم تۆ بۆ نمونە بڕۆ ئێران لە ئێران ئەسەن ئەگەر 100 دراما لە تەلەڤیزیۆن بڵاو بێت دەبێت 99 ئی خۆیان بێت ئەگەر 100 فیلم بەسەر سینەما هەبێت دەبێت 99 فیلمی خۆیان بێت بۆ چونکە نایڵن کللتوری بیانی بێتە ناویان لە تورکیا بە هەمانشەوە لە وڵاتانی عەرەبی حتا تۆ دوبەیش حساب بکەی دوبەیش لەو درامانە کە بڵاوی دەکاتەوە لە تەلەڤیزیۆنەکان زۆربەی عەرەبین ئەو جار دەچێت درامای وڵاتانی بەس ئیمە 199 ئەگەر نەڵێم 199 بیانین و لەو 199 تورکین یعنی ئەوە بەڕاستی بۆ درامات دەبێ یا بۆ دراما و سینەما یاسایەک هەبێ کە تەلەڤیزیۆنەکان فەرزکە من ناڵێم 199 151 دەبێ مەجاری تێدانی ئەوە ئەگەر دەتەوێت کللتور بپارێزی ئەگەر کللتوری خۆت خۆش ناوێ وەکو شتێک کە تۆ دەڵێ خەتەرەکە ئەوەیە کە یاسایەک نییە تەلەڤیزیۆن مەجبور بکە بەرهەم بکرێت یەک دقیقە تریشم بدەیە کە مەجبور بێ تەلەڤیزیۆن مەجبور بکە بەرهەم بکرێت زۆر لە تەلەڤیزیۆنەکان ئێمە بە بیانووی ئەوەی کە تەلەڤیزیۆنی مەسەلەن نیوزن ها ئەخبارن کاکە BBC گەورەترین
سەپۆرتی دراما و فیلم و ئەوانە دەکا یعنی ئێمە ئینیوس هیچ ئیدی کەش کە بەرهەمی ئەوە دێن جا گلەی من ناڵم هەموو گلەیە کە دەکەوێتە ئەستوان هەمووی دەکەوێتە ئەو سیستەم و یاسا دەبێ بە زۆر ئەو شتە دروست ببێ ناکرێ ئێمە بڵین ئەو تەلەڤیزیۆنە بە وجدانی خۆی دەبێ ئەوە بکات شاخەوان ئەو نەتیجەی ئەو کۆبوونەوەی کە جەنابی باسیەکە هەر کورسی و مێز و دانیشتنەکە بوویان وڵا خۆشببختانە کۆبنەوەکە بەکراوەی جێماوە بۆی ئەو مناسبەتەکانی ئادار و نەورۆز کە کۆمەڵە کارەساتی ناخۆش و خۆش هەیە لە هەموو ساڵێک لەو مانگەیەدا و چەند ڕۆژی باشە چێ پێوتنم کۆبوونەوە بکەن تەرحی خۆتان بوو ئەوە لەسەر دیوانی وەزارەتەوە ئەو لە ئاستی وەزارەتەوە کۆبنەوە کراوە بە ئامادەبوونی هەرسێ بەڕێوەبەرایەتی هەولێر دهۆک سلێمانی و نوێنەری گەرمیان و بەشێک لە کۆمپانیاکان کە لە مەجای فیلم و دراما و سینەما کار دەکەن باش و بە حزوری لێژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان ئامادەبوون ئەمە وی کاکشەوکەم 100% تەعیدی دەکەم کە دەبێ یاسایەکە بێکە یاسایەک نەبوو تۆ بەو شێوە کار دەکەی ناتوانێت زیاتر ئەم کۆبوونەوەکەن بۆ دانانی و یاسایە کار لەسەر یاسایەکە بکرێت خۆشببختانە دوو جەرسەی تر لە ڕابردوو لە ساڵی 2012 یەکێکیان ئەوەی تریش کاکشەوکەت و برادران کاریان لەسەر کردبوو نەتیجەی نەبوو کۆی ئەو کۆبنەوەی کە لە ڕابردوو کرا بوو ئێستا قسەی لەسەر کراو گەرمێکی زۆری تدا هەیە کۆدەنجێک شێ بۆ 2010 یاسایەکدا نەدا ئێستا پێتان وایە لە 2010 توانن لەم هەموو قەیرانی کە هەیە یاسایەک بۆ بابەتیشیمان نییە ئێمە بەس ینی حەزمان لێ شتێک هەبێ ئیشی پەرلەمانە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری کە و یاسانەدا وەزارەتی ڕۆشنبیری و پەرلەمان وەزیر جەنابی وەزیر پێم وایە بێ کاتی نەبوو بێتە بەرنامەیەکەوە و پەرلەمانیش خۆمانەی بینین ئەمەندە کێشەی تریتیایە بەڵام هیوادارین ئێمە لەم بەرنامەیە پێتانڵین جەنابی وەزیر و پەرلەمانتارە بەڕێزەکانی کاک دەروم من لێرە دەبڕم بەس یەک شتت پێ بڵێم هەر ئەوە مشکلەیە کە دەڵێ کێشەی تری تێدا بزانە تا کللتور تا هوەر نەبێتە کێشەیەکی سەرەکی ئێمە نەبێتە ئەولەویەتێک لە سەرەوە قراری بوو بدەن کاری بوو سیاسەتێک دانانێن ئێمە بەڕاستی سینەماکاران یەتر متهم بکەن یا نازانم تەلەڤیزیۆنێک بڵێ ئیشی من نییە کۆمپانیاک بڵێ ئادی بۆ بەگوێ من رینێکەکەم ینی من تێبینیەکەم ینی بۆ فترێکی تر بەرە و حملەیەکی انتخاباتی ترە ڕووین ینی من بەداخەوە هەر چەند حیزب لە کوردستان هەیە چەند نوێنەری حیزب لە کوردستانە بە نوێنەری پەرلەمان و بە نوێنە تا ئێستا لە بانگەشتێکی هەڵبژاردنە من نازانم من خۆم نەبینیەوە یەک نوێنەر باسی هوەری نەکردووە تۆ خۆت سوتفەت کردووە بەڵێ منیش دقیقاً مشکلم ئەوەیە من کێشەم ئەوەیە لە وڵاتە من کێشەم ئەوەیە وەکو فیلمسازێک ڕاحەتتر دەتوانم بچم من کەسێکم لە کوردستان دەژیم پاسپۆرتم عێراقیە نەدانیشتووی شوێنێکم ڕاحەتتر دەتوانم بچم لە دەرەوە پارە بێنم لێرە فیلم لەسەر کەرکووک بکەم فیلم نازانم لە هەولێر بکەم یعنی ڕاحەتتر دەتوانم لەوان پارەوە بگرم تا لە کوردستان ئەوە عیبەیەکی گەورەیە ینی ئەوە نییە لە وڵاتێک فیلمسازێک بچێت لە وڵاتێکی تر پارە بێنێ و بۆ خۆی ڕاستە بابزانین دکتۆرە نەزاکت مامۆسای زانکۆ لەگەڵمانە بابزانین دکتۆرە نەزاکت ئەمێ دکتۆرە سڵاو لێ بێ ئەمێ تۆزێک بە کورتی پێم بڵیت پەیوەندی مەسەلەن بۆ تاچی کورد ئەمەندە متعلقە بە تەلەڤیزۆن و بیزاتیش ئەوەندە متعلقە بە درامای بیانیەوە فەرموو بەڵێ کاک دەروون بۆ وەڵامی پرسیارەکەت لە ڕاستیا پەیوەندی نێوان تاکی کورد و درامای بیانی ئەبێم باز لە پەیوەندی نێوان وەرگر و میدیا بکەین تیۆریستەکان باس لە دوو چەمکەکەن لەم بوارە ئەویش ڕەفتاری میدیایی و هەڵسوکەوتی میدیاییە ڕەفتار ئەم دوانە وەکو هاوکێشەیەکن پێکەوە چۆن ئەم هاوکێشەیە ڕەفتاری میدیایی بەوە باسیەکەن کە بریتە لەوەی کە تاک چۆن مامەڵە لەگەڵ میدیاکات و هەڵسوکەوتی میدیاییش بریتە لەوەی کە لەو هەڵسوکەوتەی واتە ئەو کردارانەی کە تاک لە بەهۆی میدیاوە فێری ئەبێت و دووبارەی ئەکاتەوە یا ئەبێت بە بەشێک لە کولتور و ئەبێ بە بەشێک لە ستایلی ژیانی لە تاکی کورد بۆ چی دراما بەکارێنێ بەشێک دەگەڕێتەوە بۆ فەراغ بەڕاستی تاکی ئێمە ئێستا لە بۆشاییەکی دەرونی فەراغێکی دەرونی هەیە و ئەو گرفت و قەیرانانەی کە هەیە ڕۆژانە وای لێ ئەکات ماندوو بێت و بەشێکیش لە ئیشی دراما بەرنامەی کات بەسەربەر بۆ حەوانەوەی تاکە لەبەرەوە وەک
وەک جۆرێک لە حەوانەوە پشودان و خۆگێلکردن لە مەینەتیەکان و لە سەختیەکانی ئەو ڕۆژگاری کە بەسەریا هێناوە بەشێکی تری دەگەڕێتەوە بۆ نەبوونی درامایەکی کوردی خۆماڵی کە بتوانێت پێداویستی تاکی کورد دابین کات کە زۆر لە وڵاتەکان یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی میدیان بۆ ئەوەی پێداویستی تاکەکانیان دابینکان لەبەرەوە تاکی کورد لە ئێستادا پەیوەندیەکەی بەهێزە لەگەڵ دراماکانە چکە بۆ شایوە کووتمان نەبوونی درامای کوردی نەبوونی بەرهەمی خۆماڵی کاتی زۆر ئێمە تاکەکانمان کاتیان زۆرە لە ئەوروپا بۆ نمونە لە وڵاتانە کاتەکانی ئیشکردن و دەوام وا ڕێکخراوە کە کاتی کەمە بۆ ئەوەی سێری کەناڵی تەلەڤیزیۆنی بکە ئێمە کاتمان زۆرە و پێداویستیمان زۆرە و فەراغمان زۆرە و بەرهەمیشمانیە کەواتە ڕەفتارە میدیایەکەی ئێمە کە بریتێ لەوەی چۆن میدیا بەکاردێنین کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆن هەڵسوکەوتمان ئەگۆڕێت بەرامبەر لە بەردەم کاری بەرهەمە میدیایەکانە کەواتە پەیوەندیەکە بەهێزە و ئەو پەیوەندیە بەهێزش کاریگەری بەهێزی لێکەوتوێتەوە. دەستخۆش ئازێتە کێشە کاک سەلوان ئێوە لە بەرهەمێنانی دراما خۆماڵیەکانە قازان شتان کردووە؟ ڕاستی ئەمە سێ بەرهەممان دەرهێنا لە تقریبی بلێ 5 ساڵی ڕابردوو باش ئەو سێ درامایانە تقریبی نێزیکی 700 ئەکتەر بەشدار بوو لەو سێ درامایانە باشە قازانسکردنی بتەکیدینە خەسارەتە ئەوە نۆرمالە تەماشا ئەمە لە مجتەماعێکین 5 ملیۆنین ئۆکەی باش لە مجتەماع 5 ملیۆنە دراما بەرهەم بهێنرێ ماکسیمم دەتوانین لە یەک کەناڵی بەخشی بکەین ئۆکەی ئەو کەناڵەش ئەگەر بێت و بیکریتن ئەبێ هەموو پارەکەی کۆستی ئەو درامایی بداتن پلوس قازانجەکەی ئەلێرە ئەمە قورساتیە لەسەر ئەو کەناڵە کە ئەو مادەیە بکرێتن دوایش وەکی جەناب گوتت ئەوە ڕێیتی ناداتن درامایمە زۆعفیان ڕێیت ناداتە کەناڵی بەرامبەر ئەگەر بەراوردی ئەو مسلسلانەی بە میلیۆنان دلار سرف کرای لە سەریان لە تورکیا و بۆ منزەڕانە و بەحر و ئەو کچانە و ئەو سیارانە و ئەگەر بێ لەو تاریخیەکان چەند سەرفیان لەسەر کراوە دراما هەیە لە تورکیای گەیشتە سعری 1 ملیۆن دلار فرۆشرا لە بۆ یەک کەناڵی ئەوزاتە حساب کە لە بۆ یەک کەناڵی هەر حەڵقەی 1 ملیۆن دلار ئەتو لە بۆ چەند کەناڵ دەتوانی ئەو درامایە تورکیا بفرۆشی ئۆکەی لە بۆ چەند کەلتور لە دنیای دەتوان بفرۆشی ئیمە لە چێ دەتوانی بفرۆشی یەک کەناڵ ئەگەر هاریکاریت بکاتن بەخشی بکاتن لە بۆ تو ئەتو دەبی زۆر مامەڵەوەبی هۆکاریش ئەمەیە کە بەرهەمی تر ناکەن ینی بەرهەمی مەسەن لە کۆیان 5 ساڵە سێ نەخێر ئەمە هێستا گەیشتنە قەناعەت بەرهەم هێنانی دراما و سینەما ئەرکی حکومەتیە هیچ کەسێک ناتوانیتن پارە سرف کاتن لەسەر بەرهەم هێنانی دراما تۆ باسی کوردستانە بەڵێ کوردستان ئەم بەبستم کوردستانە لەبەر ئەوەی بازاردەکەی وانە بازاری دراما و سینەمامان زعیفە ئەگەر بێت و پرۆدیوسەرێک پارەی دابنێتن دەبی بزانیتن ئەو پارەیە فەوتایە قازانجی نابیتن ئەمن ئەگەر درامایەک بکرم بەرهەم بهێنم بتوانم دەجار بفرۆشم بەتەکیدێت و قازانجت دەبیتن سەرگەتوو درامای بکەی 300,000 400,000 دلار لەسەری سەرفکەی یان 600,000 سەرفکەی لەسەر درامایەک و دوایە ئەو درامایە یەک کەناڵ پەخشی بکاتن ئەگەر هاوکاریت بکاتن بلێتن ئەو هەندە دقا وەکو ڕکلام لە بۆتان فری بیتن ئەوەیە مشکلەی بەداخە سیرەکەی کێشەکان زۆر لەوە گەورەترن کە ڕەنگە هۆکاریەوە بێ کێشەکە وا بە گەورە سێری کردێ بۆیە جەنابی وەزیر ناتوەیان این لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەموو ینی زۆر قورسە بەڕاستی این چارەسەرکردنی ئەم کێشەیە زۆر قورسە ینی کاک شەوکە دێمە بیرمان نەچێ خەتەری ئەم لێشاوە لە درامای بیانی بۆ ناو ئەم 3-4 ملیۆن نەفوسەی کە کاک سەلوان باسی کرد وکو باسی کرد حتا کاریگەری لەسەر خوێنن هەبووە لەسەر قوتابی هەبووە کاروانمان لەگەڵایە توێژینەوەیکی کردووە حەزەکەم مامەسا کاروان
توێژینەوەیکی کردو ێسا چەند دقەی قسەمان بۆ کات پێم خۆشە لەسەر قسەکانی ئەو کۆمنتێک بیت کاک شەوکەت کاکاروان سلااوە لێبێ ئەمەوێت لە جاتی تۆ قسە نەکەم لێرەوە ئەنجامی توێژینەوەکە کە لە ڕابردووە توێژینەوەیەکە کردووە لە سەر کاریگەری دراما لەسەر قوتابیان ئەمەوێت تۆزێک باسی و توێژینەوەمان بۆ بکەین فەرموو. بەڵێ بە دڵنیایەوە ئەو دراما دۆبلاشکراوە پەیوەندیەکی زۆر نێگەتیڤیان هەیە لەگەڵ ئاستی ئەکادمی قوتابیان بە پێ ئەو توێژینەوەیکەوە ئێمە ئەنجامانداوە توێژینەوەکەمان بنە لەگەڵ بەڕێزمان سابرفتەتاح بە ناونیشانی پەیوەندی لە نێوان دراما دۆبلاشکراوەکان لەگەڵ بەدەستهێنانی نمرەی قوتابیان لە قوتابخانە ئامادەی و ناوەندیەکانە ئەنجاممانداوە ژماری بەشداربووانی توێژینەوەکە ئێمە پێکاتبوو لە 2455 قوتابی کە 1253یان ڕێگەزی مێ بوو و 1202یان ڕێگەزی نێر بوو بە پێ و توێژینەوەی ئێمە دەرکەوت نمرەی قوتابیانی کەوا سەیری دراماتورشیەکان یاخود دراما دۆبلاشکراوەکان یا هەر زمانێکی تر بێت کە دۆبلاژ کراونەتە سەر زمانی کوردی تێکە سەیر دەکەن نمرەی ئەوان 66.91 بوو واروان نمرەی ئەو کەسانی کەوا سەیری دراماتورشیەکان ناکەن بەمەسمان لە ناوەندی ژمێریە 78.01 بوو بە لێریا بۆمان دەرەکەوێت جیاوازیەکێ لە ڕێژەی ناوەندی ژمێری قوتابیان کە جیاوازەکە 11.01 کەواتە ئەو قوتابیانی کەوا سەیری دراما دۆبلاشکراوەکانەکەن نمریان 11.01 لە قوتابیەکانی تر کەمترەوە ئەروە جیاوازەکەش جیاوازیەکی ئاماریە بە بەهای TTS 29.66 کە جیاوازیەکی زۆر ئاماریە و ئەم ڕێژەیەکی زۆر ترسناکە ئەبێت خێزانەکان و هەروابێ لایەنی پەیوەندیدار زۆر ئاگداری ئەم ڕێژەیە بن لەبەرەوەی بەڕاستی ئەمە پێوتری ئالوودەبوون بە دراما دۆبلاشکراوەکانەوە کە حاڵەتی ئالوودەبوون دروست بوو قوتابیان لە باتی ئەو کاتەی کەوا سەرفیەکەن بە خوێندن یاخود باسکردنی ئەو بابەتانی کەوا لە قوتابخانەی خوێنن ئەو کاتانیان سەرفەکەن لە باسکردنی ئەو درامانی کەوا بینیویانەوە یاخود ئەو درامانی کەوا لە داهاتوە دێ دەستخۆش بۆ تقریبان ینی توێژینەوەیەکی ڕاستە تۆزێک بچووک بۆ بەڵام ئەنجامەکەی وەکو خۆشی باسی کرد ترسناکە چی بکەین کاک شەوکەت خۆی خودی تەلەڤیزیۆن ئەسەن ئەوە زیاتر لەسەر بۆ بزانام قوتابیانی زانکۆ نەبووە نیە زانکۆ بوو کە ئاستیان ئەوانی کە سەیری درامای تورکی دەکەن ئاستیان ئاستی خوێندنیان هاتوتە خوارێ ئەوە خۆی ئەسەن من لەوە خەتەرتر من لەسەر منداڵان دەبینم لەسەر ئەوانەی کە لە پۆڵەکانی ناوەندی و پێش ناوەندی بەڵێ بەشێکی توێژینەوەکەی لەسەر قوتابیانی ناوەندی بووە بەڵێ ینی بە تاکید خودی تەلەڤیزیۆن ئەسەن تەلەڤیزیۆنی سوۆسیال مێدیا زۆر تەئسیری هەیە لەسەر ئەو مەسەلەی با بڵین ئەوەی منداڵان بەڵام بزات ئەو گرێدانی کە لە کوردستان هەیە ئێستا و بەڕێزە خاتونەش باسی کرد کە لەبەر ئەوەی خەڵکی کوردستان مەجای زیاتریان هەیە بۆی سەیری تەلەڤیزیۆن بکەین ڕێژەی بێکاری و با بڵین خانەوادەکە لە ماڵ دانیشتووە زیاتر سەیری دراما دەکەن لەبەر ئەوەی تەئسیری ئەو درامانە زیاترە یعنی ئەسەن کۆنتترۆلێکی عجیب کراوە کە کۆمەلگا دەبینی تو دەچیە شوێنێک دەچێت دوکانێک دەبینی کابرا لەبەر درامای تورکی ئاگای لە فرۆشتنی شتەکانی خۆی نییە یعنی ئەو تەئسیرە بە بڕوای من هەر بەوە دروست دەکرێت کە تۆ ئەو ڕەنگا و ڕەنگیە بینی تۆ ینی خۆی من ناڵێن ئەسەن درامای تورکی نابێ پەخش بکرێ ینی ئەگەر سیستەمەکە بێ ئەویش ڕێژەیەک لەو ئەوەی دەبێ بەڵام نەک تۆ تەنها بەو درامایەوە گرێدرابی ئی خۆشت هەر ئەسلەن نەبێ چونکە هەر درامایەکی تر هەر چۆنێک بێ ئەگەر زۆریش بە بڕوای خەڵکێک زۆریش باش بێ دیسان ناکاتە ئەوەی کە جێ ئەوە ناگرێت کە تۆ لەو کللتورەی درامایەک دروست دەکەی کە بە هەرحال نێزیکتری ویە مەسەلەن بۆ باسی چەند درامایەکتان کرد کە لە کوردستان بەرهەم هاتوون هەرچەند لە ڕووی بە بڕوای من لە ڕووی ئاستی تەکنیکیەوە زەعیف بوونا ینی دراماکانی کوردی بەگشتی زەعیف بوونا لە چاو سینەما کە ئەسەن زۆر زەعیف بوونا بەڵام ئەوانەش باشترن لەوەی کە تۆ شتێکی دەرەوە بینی هەرچەند من دیسان ئەوە دەڵێم کاک سەروان لە دەستپێکی قسەکانی باسی سینەما و کرد کە سینەما جیایە تەلەڤیزیۆن جیایە من دەڵێم زۆر دەرهێنەری سینەمایی هەیە یعنی ڕقەمێک هەیە حەزیش دەکەن دەتوانن درامای زۆر باشیش بەرهەم بێنن و ئەوەی کە ئێستا درامای تورکی بۆ ئێمە شتێکی زۆر عەجیب و غەریب و سەیرە ئەگەر ئەو ئیمکاناتە ئەو
سیستەمە بۆ بەرهەمهێنانی دراما لە تەلەڤیزیۆنەکان هەبێ بە بڕوای من زۆر ئاسانە کە درامای کوردی دروست بکرێت. من ناڵێم هەموو شتێک لە ڕۆژی یەکەم لە ساڵی یەکەمدا، بەڵام ئەو حرەکەتە دەبێت دەست پێ بکە. بە تەسەوری تۆنیە بە تەسەوری من نەخێ، بە تەسەوری من دەزانی ئەسەن مەسەلەی ئەوەی کە هونەر کللتور لە کاتێک کە شتور داخلی شەڕێک بووی ڕاوەستی ئەو ئەسەن خەتەرێکی گەورەیە. تو کاتێک کە داخلی شەڕێک دەبی، من زۆر لەگەڵ برادران قسە دەکەم، دەڵم ئەسەن کللتور دەبێت بەقوەتر بێت لە کاتی شەڕدا، چونکە تۆ دەبێت زیاتر خۆت بپارێزی. سەیری دیسان تەجروبەی وڵاتان بکە لە کاتی شەڕدا دەبینی شەڕە وڵات لە شەڕە، بەڵام احتمامێک بە سینەما بە دراما بە هەموو شتێک هەیە. باشە چی بە کورتی چی بۆ پارانەڵی کە وەزارەتی ڕۆشنبیری سووتانیەتی و سەرفی کردووە بە کاری هوەری خراپ؟ من ئەو کارانی کە ئاسڵان هەر نەش بێنداون بەشێکی، ئەو کارانی کە بە قسەی کاکشاخەوان بەشێکی زۆری کەیسەکانیان لە محکەمایە، چی بە حکومەتەڵی و کاک دەروون ئەگەر یاسایەکە بێ، ئەگەر سیستەمەکە بێ ئەسلەن جیا دەکرێتەوە. ئێستا دەزانی چۆنە؟ ئێستا مەسەلەن تۆ دەڵێ دەرهێنەر هەمووی بە یەک چاوسەیر دەکرێت، تۆ دەڵێ سینەما هەمووی بە یەک چاوسەیر دەکرێت، تۆ دەڵێ تەلەڤیزیۆن خۆ لێرانە فەرقەیە. دەزانی یعنی ئەو پۆلێنە نەکراوە. مەسەلا من یەک نمونەت پێ دەڵێم، لەوانەیە بۆ من کە فیلمێکم کردووە و بەشێکی زۆری پارەم لە دەرەوە هێناوە کوردستان، پارە وەرگتن لە وەزارەتی ڕۆشنبیری لە ساڵانی ڕابردوودا زەحمەتتر بوو بێ بۆ کەسێک کە هیچ فیلمی نەکردووە، هیچ ئەزمونێکی نییە، بەڵام لە ڕێگای واسستە و ناسیار و نازام چی چووە پارەی وەرگرتو. خۆ ئەوە گلەی ئێمە شەکەت بۆ وا بووە، ئێمە بۆیە دەڵێن کاکە با سیستەمەکە بێ حداقل بناسرێن. مەسەڵەن بڵێن من کاک سەروان ئێستا لێرە دەناسم، مەسەڵەن بزانم ئایا ئەو پرۆدیوسەرە، ئەگەر بەڕاستی پرۆدیوسەرە بە پێکەوە تعاونێک بکەین، بەڵام ئەگەر وەکو ئەوانی دی خەریکە وەکو دوکانێک کۆمپانیاکی داناوە، ئەوە دەبێت بە سیستەمەک ڕێک بخرێ لەگەر ڕێزم بوو. ینی بەداخەوە کاک شاخەوان سەیری ڕای هاوڵاتیانی شەکەین، چکە بەڕاستی بەشێکی زۆری هاوڵاتیانیش هەر دەستیان شتووە لە مۆزۆعی هوەری سینەما و هوەری درامای کوردی، بۆیە و ڕازیش نین لەوەی کە کردوتانە. با گوێک لە ڕێی ئەوان وەرگرین و ئیتر دوای واچینە دوا قسەی ئێوە بزانم دوای ئەم بەرنامەیە جەنابتان چیەکەن. فەرموو. لە درامای کوردی ڕازی نوعا ما نە. ئەی بەڕای تۆ ئەم درامانی کە دۆبلاژەکرێ با بڵێ هین کللتورەکانی تریان کۆمەلگاکانی تر تا چەندێک بۆ کۆمەلگایمە گونجاو؟ والله هیچ گونجاو نیە، زۆریش سەقەتە، تەرجمەکانیش هەموو ناواقس تێدایە. بەخۆی ئەمن تورکی دەزانم، وەکوان بە تورکی قسەیەک دەکەن، ئان بە کوردی بە نوعاچی جید تەرجمان کردی. ئەسڵەن هی عەرەبیەکەش هەروایە، تەرجمانەکان هەموو غەڵەتە. يعني خۆزگە ئەو مسلسلانە هەر نەمابایە بەڕاستی هیچ استفادەیەکی نییە، بەس مشکی خەڵک تێگەیە، گەنجەکانمان تێگاوی چیکە هیچی لە فێر نابی، چی لە فێرەبی. ئەگەر ئەمە بمانەوەی فێری زمان ببین، ئەمە لۆ بچین تەمەشای دۆبلازکراوی بکەین، بچین تەماشای زمانە ئەسلەکەی بکەین. ئەم بینین کو دراما کوردی کەسانت خودان شیانت هەنگ ناو درامایدا لێ ئەvە ماوەیەکە ئەمشین بژین کو یا برف هەندابوونی بەد چووی دراما کوردی وەکو پێدوێت نهات ناوەت تیڤێت مەدانینە شوێ فەراغا ئەوان ئێخستیان کو نەبوونەوەی ئەف درامای ترکیوی تندی دەورێ خۆدیتی و خەلکێکی مە ئەکوت بژن حتا حەدەکی باش پێوەت گرێداینە. دۆبلاژکراوەکان من ناڵم نمایش نەکرێت، بەڵام ئەوەیە نەکرێتە دیاردەیەکی هەموو کەناڵەکان، سیرەکەی لە هەموو کەناڵەکانە کۆمەڵەشت هەیە هاوبەشن. بە تورکی قسەیان کردایە و ژێرنووسی کوردی بووە، هەم مناڵ لی تێنە ئەگەی هەم گەورە ئیسفادی ئەکرە و زمانە فێر ئەبوو. تیڤەکانیش کە دای ئەنێن و پەخشێکن بۆ کۆمەڵگا زیاتر بەهۆی داهاتەوەیە، بۆی بە بواری مادیان دەست بکەوێت لەلایەن معنیەوەکەوە پەخشی ناکەن، چکە گەر لەلایەن معنیەوەکە سێری بکەین چکە زۆر زیانی هەیە بۆ کۆمەڵگەی کوردی. لەوە چه کولتوری بۆ نمونە ئەگەر بە باسی فیلمە تورکیەکان بکەین، کولتوری ئەوان جیاوازەوە لە کولتوری ئێمە. ئەوە ڕای هاوڵاتیان کاک شاخەوان، ڕای ئێوەش و چارەسەرتان بۆ ئەمە چیە؟ یعنی گەشتونەتە ئەو شوێنەی کە قەنەعەت بۆ بکەن کە لە چەند ساڵی ڕابردووە هەڵەتان کردووە لە تەوزیعکردنی پارە، لە هێنانە پێشەوەی هەندێک کەس وەکو کاک شەوکەت باسیەکە، کاک شەوکەت و ڕەنگە کوڕێک کە فڕی بە سینەماوە نییە، بەڵام ڕەنگە واستە و ئەمسەر و سەری هەبێت وەکو یەک چاو سیرەکرێ، هەندێک جار لەوەچی ئەو زیاتریش سیر بکرێ نەک بێک چاو. ڕڤی ئەم غەڵەتانی خۆتانەکەنەوە. کاک دەرود سەرەتا و کۆتا قسە هەمووی بۆ دەگەڕێتەوە هەبوونی سیستەم. ئەو سیستەمە هەبوو، یاسایەک لە پەرلەمان دەرچوو ئۆتۆماتیشن هەموو شتەکان ڕێک دەخات، پۆلین بۆ هەر هەمووی دادەنێت،
ئەو پۆلینە هەبوو هەموو ئەو خەڵکەی کە خۆی بەسینەوە نەکراوە بە تەسەورەکەی کەی بەڵای کاک دەرون هیچ کات درەنگ نییە ئەمە ناوی بڵێن تەواو ئەو چەند ساڵمان لێ ڕۆژی تاوا دەست هەموو شتەکان بشوین ئێستاش درەنگ نییە بەل ئێستا دەست پێ بکەین ئەو قەیرانەیە من زۆر جار گوتومە ئەو قەیرانە بەشێکی خێری تێدا بۆ ئەوەی بە خۆماندا بچینەوە خۆزگە شەهید بوونی ئەو برا پێشمەرگانەی کە لە سنگەرەکان کوردستانە پارێزن شەهید نەبووبان خوێنە نەڕژابا هەبوونی ئەو قەیرانەیە بەشێکی بۆ هۆکارێک بۆی هەری تاکێکی کوردی بە خۆی دابستەوە ئەو زۆر سەرافەی کە دەیکات لەمە دوانەیکە لە هوەری سینەما کە هوەرێکی زۆر باڵایە هوەری حوتەین پێدەگوترێ کۆکراوی هەر هوەرەکەی تدا هوەری سینەما گەورەترین مەسەجی تێدایە بەڵام ئەو ڕۆکە لە کوردستان خەڵکان باشە گەورە بچوو بە کورتی تر بە کورتەکە چکە وەخت نەما بە کورتەکەی چیەکەن هەبوونی سیستەمێک هەبێت یاسایەک لە پەرلەمان پێ دەربچێت ئەوە ئەو کەسانەی کە قابلی ئەوان دەتوان بێنە پێش ئەو کەسانەی کە مشەخۆرن بەخۆیان دوور دەکەون باشە کاک سەلوان بەڕێی تۆکو لانی بەرهەمێن بەوە حلە بێت نەخێر سیستم بێ پارە ناکرێتن ئەگەر بجەیەک باش تەرخان نەکرێتن لەگەر سیستمەکە هیچ ناکرێت با سیستم بتەبێتن تۆ چێ و آخر قسە لە سیانی مەبەستم ئەبێ کۆمپانیا هەبیتن ئەو کۆمپانیا کۆنتاک بیتن لەگەر وزارەتی ڕۆشنبیری ئەوانە ئەو سیستمەی دابنێن ئەوان بەشداری ئەو بجێ بکەن حتا بتوانن پێکەوە کار بکەن دەستخۆش کاک شەوکە تۆڵێکی ئاخیر قسە منیش وەکو برادران دەڵێم دەبێ یاساکە بێت چونکە خودی یاساکە لەوانەیە بتوانێت شەرتی ئەوەشی تێدا بێت کە چۆن زەمینە بۆ مەسلەی کاکسەلوان دەڵێ بۆ پارەش خۆش بکە بۆ نمونە دەڵێم تا ئێستا مەسلەی کۆپیڕایت لە کوردستان نییە من ناتوان فیلمێک بدەمە بازار دیڤیدیەک کە ئەسان ئەو دیڤیدیا بفرۆشە خودی کاکسەلوانش لەوانەیە ئەو سریالێک کە دروستی کردووە بیتوانی بە مەسەلەن بدا دەبێت دەوڵەت زەمینە بۆ ئەوە خۆشکە و لەگەڵ ئەوەشە دەتوانێت یعنی بە جۆرێک لە جۆرەکان پارە بۆ کللتور وەکو ئەوەی کاکسەلوان بەس نەوەکو پێشان کە هەر بودجەیەک دەهات و ئەویان دەکرد دەبێت بە سیستەمێک ئەو مەسلەی فاند و پارە بۆ سینەما و دراما ڕێک بخرێت دەسەکانە خۆش بێ منیش لە کۆتایی ئاڵێم هیوادارم ئەم قسەم نەبێتە خەونی شاعیرانە و خەونێکی گەورە لە ئایندەیەکی زۆر دوورانە لە ئایندەیەکی نزیکە ئیتر تاک و بینەری کوردیش لە جیاتی جادەکانی تەقسیم و ئەکسەرای پردی دەلالی زاخۆ و جادەی سالم و قەڵای هەولێر ببین کاتێکی خۆش هیوادارم لایانی پەیوەندیدار دوای ئەم بەرنامەیە یەک ڕیوی خۆی بکاتەوە و چارەسەری ئەم گرفتەمان بوو سپاس.